تورکیا بۆ ناتوانێت چەک لە هەسەدەدا بماڵێت. لە نووسینی خەبات کووردا با تازە بگەڕینەوە بۆ پێشڕوخانی ڕژەمەکەی بەشار الئەسەد. بۆ بەرزکردنەوەی ئابووریەدا تەپیوەکی تورکیا و نێشتنی ترسی جوداخوازی کوردان لە ئیمراڵی بەنهێنی چەندین دیدار ئەنجام درابوون. لە هەمان کاتیشدا بڕیار بوو بە نێوەنگیری رووسیا ئەردۆگان و بەشاریش دەستخەنە ناو دەستی یەکتری و کۆتایی بە چەکداری بهێنرێ و تەواوی هێزە چەکدارە ئیسلامی علمانیەکانی کە تورکیا پاڵپشتی دەکردن ئاودێوی تورکیا بکرێنەوە و لەسەر سنوورەکان چەک بکرێن. لەو کاتەدا نە بەشار ڕازی بوو بچێتە ئەنقەرە و نە ئەردۆگانیش ڕازی بوو بگاتە دیمەشق و کۆتایی بە کێشەکانی نێوانیان بهێنن. ئەردۆگان ئەوی بە ئیهانە لێکدایە و دەرەنجام بەشار سووریای بەجێهێشت و بە پاڵپشتی ڕاستەخۆی ئەنکەرە هەتەشە دەستی بەسەر دیمەشقدا گرت. لە بەرامبەریشدا تورکیا لە ڕێی چەکدارە بە کرێگیراوەکانەوە شەڕێکی دژواری 4 مانگیان لەگەڵ هێزەکانی هەسەدە بەرپا کرد و هەتا ڕادارە گەڕۆکەکانی سوپای تورک تێک نەشکێنران ئەردۆگان و سوپابەزیوەکەی ئامادە نەبوون دانوستان و ڕێکەوتن لەگەڵ هەسەدە ئەنجام بدەن. لە بەرامبەریشدا سەرۆکە کوردە بەندێکی ئیمرالیش عەبدوڵڵا ئۆجەلان بانگوازی ئاشتی لە بەنزیرخانەوە ڕاگەیاند و تورکیش ڕێکەوتنێکی لە سووریا لەگەڵ هەسەدە ئیمزا کرد و بڕیاروا بوو تا کۆتایی ساڵ تەواوی هێزەکانی لەو شار و شارۆچکانێکە لە ڕابردوو لە زەمەنی بەشاردا بە 4 ئۆپەراسیۆنی سەربازی تورکی ئەنجامیدا بوون بە تایبەتی عەفرین و عەزاز و سەرەکانی و گرێسپی ڕادستی هێزەکانی هەسەدەیان بکاتەوە ئاڵوگۆڕی تەواوی ئەو بەندکراوانێک کە لە چەند ساڵی ڕابردوو لەلایەن سوپای تورکیا و چەکدارانی سوپای سووریای ئازاد بەندکرابوون ئازاد بکرێن. هەموومان دەزانین تورکیا دەوڵەتێکی سەر بە هاوپەیمانی ناتۆیە و ناچاری شەپابەندی هاوپەیمانیەکە ببێ. بۆیە زۆر زەحمەتە بەراست ئاسا بەناوکەوێ و سەر لە نوێ لە ڕێی سوپاشڕەکەی و پەلاماری هێزەکانی هەسەدە بداتەوە و سوپاکەی جارێکی تر سنوور ببەزێن و سیادەی سووریاش پێشەل بکاتەوە. هەروە چەکدارە بە کرێگیراوە سووریەکانی خۆشی لە بێموچەی و نەبوونی چەک و ژبەخانەش ئەو توانایەن نەماوە وەزارەتی بەرگری دیمەشقیش بە هەمان شێوە لەبەر دزی و گەندەڵی سەربازەکانیان چەندین مانگە موچەیان نادەنێ. لە ڕاستیدا سوپای ئێستای دیمەشق لەسەر مەبدەئی گروپ بنیادنراون و چەک و ژبەخانێکی واشیان لە بەردەستدا نەماوە کە بتوانن ڕوبەڕووی هێزەکانی هەسەدە ببنەوە و زەفەریان پێ ببەن. بۆ نمونە هەر گروپە بەناوی فرقەیەکی سەربازی ناونراوە بێ ئەوەی زۆری نەش خەڵکی سووریا بن. بۆیە تورکیا ئێستا هەرچەندی زەخت لە هەسەدە دەکا کە هێزەکانی خۆڕادەستی دیمەشق بکە بێکەڵکە و هەرچەندی هانی دیمەشقیش دەداکە قەت ڕێکەوتن لەگەڵ هەسەدە نەکەن هەرمایە پوچە. لایەنێکی گرنگی تر لەو بابەتە پڕچەکردن و مەشق و ڕاهێنانی زۆری شەڕبانانی هەسەدەشە. ئەمریکا هاوپەیمانەکانی ڕۆژانە و بەردەوام چەک و جبەخانەی پێشکەوت و پێشکەشی هێزەکانی هەسەدە دەکا و هەر بە خێراییش ڕاهێنانیان پێ دەکات. ئێستا هێزەکانی هەسەدە لە ڕووی ئازایەتی چەکێکی زۆری پێشکەوت و بە پلەی 4 دێ لە ناوچەکە چونکە خاوەنی 100 بۆ 150,000 شەڕوان و 200,000 شەڕوانیە دەگیش لە ئامادە باشیدان بۆ جەنگ. سەرباقیەوەش کە هێزەکانی ئەمریکا هاوپەیمانەکانیشی لە پشتە. خاڵێکی گرنگیش کە پێویستە هەموو لایەک بیزانن ئەوەیە کە تورکیا و بە تایبەتی ئەردۆگان و سیاسەتی حکومەتەکەی لە دەستدانی پشتگیری نێودەوڵەتی دەوڵەتە زلهێزەکان و ناوچەکەیە بە تایبەتیش ئەمریکا هاوپەیمانەکانی ڕووسیا و ئیسرائیل و سعودیەش لە پێش هەمووشیانەوە فڕۆکە جەنگەکانی ئیسرائیل هەرکە ڕۆژانە لە ناوتەواوی خاکی سووریا بزانن فیشەکێکی دروستکراوی سوپای تورکیای لێیە خێرا ناوچەکە کاول دەکەن جدای ئەوەی ئەگەر سوپای تورکیاش بێنە ناو خاکی سووریاوە. خاڵێکی گرنگتریش لێرەدا کە پێویستە باز بکرێ ئابوورە بە هێزەکەی هەسەدەیە کە هەموو دەم جەنگاوەرەکانیان گیرفانی هەپڕە ورگیان تێرە. ئەوەش بەهۆی ئەو داهاتە زۆرەوەی کە دزی و گەندڵی لە ناودام و دەستگاکانی بەڕێوەبەریەکەیاندا تا ڕادێکی زۆر کەمەوە و هەموو پێکاتەکان لی سوودمەندن. ئەگینا ڕێژەی شەڕوانانی کورد لە چاو پێکاتەکانی کەدا زۆر کەمترە بە تایبەتیش عەرەبەکانی ناوچەکە زۆرینەن. لە ئێستادا ئەردۆگان دارێکی بەدەستەوە کە هەردوو سەری بۆ گەنیوی کردووە. دەتوانای هەیە بە سیاسەتەکانی خۆی بسەپێنێ بەسەر سووریادا، دەتوانای ئەوەی هەیە لە ڕێی سەربازی و مەرامەکانی خۆی بەدی بهێنێ. دەناکۆکردنەوەی مێگە لە حشتروانێکی بادی شام و فوتێکردنیان و هەندانیان بۆ بەرەنگاربوونەی هێزەکانی هەسەدە چی لە بابەتەکە دەگۆڕێ. هەروەک بینیمان لە کۆتایی هەفتەی پێشوودا هۆڵی ڕوبەڕووبوونەوە لێدرا و چەند سەد کەسێکیان کۆ کردەوە و تەواوی میدیا عەرەبیەکانیان پێسەرقەڵ کرد لە ڕۆژهەڵاتی شاری حەلەبوو چاوەڕێیان دەکرد بربەستەکانی پێشووی هەسەدە تێک بشکێنن. بەڵام شەڕوانان بە ژیری خۆیان هەندێکێکی پێشکەوتیان پیشاندان و لە بەرەکانی جەنگ نزیکیان کردنەوە و تەنهانی کاتژمێریشی نەخایەن پێپەتێکان بەرگەیان نەگرت و هاواریان لە ئێستا و ناوچەکەیان چۆڵ کرد. تازەکردنەوەی پاڵپشتێکی پنتاگۆنی ئەمریکاش لەم دوایە بۆ هێزەکانی هەسەدا هێندەی دی تورکیای شۆ کردووە و دووریژنیە وەزارەتی بەرگری تورکیاش ڕادەستکردنەوەی شارە کوردیەکانی باکووری سووریاش پێش نەخات. ئێستا هەموو چاوەکان لەسەر کۆبوونەوەی ئالاسکەی نێوان هەردوو سەرۆکی ئەمریکا و ڕووسیایە و چاوەڕێ دەکرێت بەرهەمدار بێ و ئەگەریش بوو بە ڕێکەوتن و شەڕ و پەلامارەکانی ڕووسیای لە ئۆکرانیا ڕاگرت
ئەو کاتە زۆر بە سادەی ئەردۆغان و دار و دەستەکەی لە سووریا بێدەنگتر دەکات و دوورنیەت و کیا سیاسەتەکانی بەرامبەر سووریا و هەسەدا بۆ ماوەیەکی دوور نەگۆڕێ. هەروەک لە چەند ڕۆژی پێشوو ئاماژەم پێدا ئەردۆغان نیەتی ئەوەی نییە ئەمری واقع قبوڵ بکە وازە ئاژاوە گێڕەکانی بهێنێ لە سووریا. بۆیە چاوەڕێ دەکرێت لە ڕێگۆڕینی ڕژە بە کاتێکی ئەلشەرع بۆ ڕانکاریەکی کە لە دیمەشق لە ماوەی چەند مانگێکی کەم ئەنجام بدا و لە کونێکی دیکەوە خۆی بە شێوازێکی کە خۆی پیشانی جیهان بداتەوە بۆ دەستکەوتی ئابووری سەربازی سیاسی زیاتر.